الله الرحمن الرحیم بینەران و بیسەرانی پەیام سەلام و ڕەحمەت و میهرەبانی و خوای گەورەتان لەسەر بێت. درود و سەلام بۆ سەرگیانی پاچی پێغەمبەرمان محەممەد، درود و سەلامی خوا بڕژێ بەسەریدا بۆ سەر کەس و کار و یار و یاوەرانی و شوێن کەوتەکانی. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت: يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله ذلكم خير لكم واذكروا الله كثيرا لعلكم تفلحون وإذا رأوا تجارة أو لهوا انفضوا إليها وتركوك قائما قل ما عند الله خير من اللهو ومن التجارة والله خير الرازقين. پیغمبرمان عليه الصلاة والسلام دفرمي: خير يوم طلعت عليه الشمس يوم الجمعة فيه خلق آدم وفيه أدخل الجنة وفيه أخرج منها ولا تقوم الساعة إلا في يوم الجمعة. خۆشەویستانی بەرنامەی بەفەڕ، زۆر خۆشحاڵین ئەم هەفتەیەش خوای پەروەردگار تەمەنی درێژ کردین و بە یەکتری شاد کردینەوە. ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان یان تەوەری بەرنامەی بەفەڕ باسکردنن لە بەجێهێنانی نوێژی هەینی واتە نوێژی جومعە بە میوانداری مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا یوسف مەحموود، زانایی ئاینی. مامۆستا گیان زۆر بەخێر بێ و سواز بۆ ئامادەبوونت. سواز بۆ ئێوەش، خۆی گەورە فەڕوو و بەرەکەت بخاتە کارەکەتانەوە ئینشاڵڵا. ئەم کەناڵە بەڕێز و پیرۆزەی ئینشاڵڵا هەر فەڕوو بەرەکەتی تێکەوێ و بەردەوام بێ بە پشتیوانی خوا ئینشاڵڵا. سواز بۆ بیسەران و بینەرانیشمان. مامۆستای خۆشەویست، ئەمڕۆ ئێمە باس لە بەجێهێنانی نوێژی جومعە دەکەین. سەرەتا دەمەوێت سەرنجێکی گشتی بەڕێزتان بزانم سەبارەت بە ڕۆژی جومعە و بە نوێژی جومعە و پیرۆزی جومعە بە شێوەیەکی گشتی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا ونبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. ڕێز و سڵاو و خۆشەویستیمان هەیە بۆ بیسەران و بینەرانمان. خوای پەروەردگار بەرەکەت خاتە تەمەنیانەوانێ. دیارە دروشمەکانی ئیسلام زۆرن کەوا خوای پەروەردگار بۆ ئێمەی داناوە. یەکێک لەو دروشمە گەورانە کە لە قورئانی پیرۆزدا وەکو جەنابت لە سەرەتای بەرنامەکەەوە ئاەتەکانت خوێندەوە باسی جومعەیە، ڕۆژی جومعە و کاتی هەینی وە کۆبوونەوەی موسڵمانان بۆ ذیکر و یادی خوای پەروەردگار و بەجێهێنانی ئەم دروشمە گەورەیە کە سوورەتێک لە سوورەتەکانی قورئانیش بە ناوی سوورەتی ئەلجوموعەوەیە. دیارە کاک بەختیارجان، خوای گەورە هەشتێکی بۆ ئێمە دانابێت لەم دنیادا بەبێ حکمت نییە، بە تایبەتی بەندایەتی و دروشمەکان و ئیشەکانی شتە بەندایەتەکان لە ئیسلامدا و ئەو کار و کردەوانی کە خوا بە ئێمەیانە سپێرێ بەڕاستی هاوسەنجی تایە لە بینی دنیا و دوا ڕۆژدا. جا بۆیە یەکێک لەو عیبادەتە گەورانە کەوا ئینسان ئەبێ ئیتر لەو کاتانەیە واز لە دنیا بێنێ بەرەو ئاخیرەت بڕوە و ئەو فەریزە گەورەیە بەجێبێنێ بریتێ لە نوێژی جومعەکردن. ئەوە تا ئاەتەکە فەرمووی: یا ئەیها الذین آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله. بە چەند بڕگەیەکە جا فەرمێ ئەو کاتێک کە بانگدرا ئەی مسلمانان، یعنی خیتابەکە و وتەکە ڕوو لە ئیماندارانەکە، ئەو کەسانی کە خاوەنی ئیمانن، خاوەنی ئیمان بەخوا و بە ڕۆژی دوای و بە فەرمانەکانی خوان. ئەفەرمێ کاتێک کە بانگ ئەدرێ بۆ نوێژی جومعە ئیترە فەرمێ پەلە بکەن، فەسعوا إلى ذکر الله، پەلە بکەن بە گورج و گۆڵانە بڕۆن بۆ ذیکر و یادی خوای پەروەردگار، کەواتە جومعە ذیکر و یادی خوای پەروەردگاری تێدایە. لە بڕگەی دۆما فەرمێ وەذەروا البەیع، ئەفەرمێ واز لە کڕین و فرۆشتن و دنیا و مامەڵە بهێنن. تەواوی تر کاتی ئەوە نەماوە، کاتی ئەوەیە کە ئینسان خۆی یەکلا کاتەوە بۆ عیبادەتی خوای پەروەردگار، یەکلایی کاتەوە بۆ عیبادەتی خوا بچێ بەرەو نوێژی جومعە. جا خوا فەرمێ ذالکم خەیر لەکم ئین کنتم تعلمون. ئەفەرمێ ئەمە زۆر زۆر چاکتر و باشترە بۆ ئێوە ئەگەر هاتو ئێوە بزانن و شارەزا بن و تێبگەن. جا بێگومان
خوای پەروەردگار ڕامان دێنێ بۆ ئەوەی کەوا بەندایەتی بکەین هەتا ئەو کاتانش کەوا سەرقاڵین بێگومان ئینسان لە نزیکی نێوەڕوانە سەرقاڵی کڕین و فرۆشتن و بازارکردنە بۆیە فەرمێ واز لەوە بێنن بەرەو یادی خوای پەروەردگار بڕۆن ئەمە چاکتر و باشترە بۆ ئێوە جا فەرمێ ئەگەر دوایی فەئیذا قوضیەتی الصەلاة فانتەشیڕوا فی الأرض وابتغوا من فضل الله دوای جومعە توانن ئەو کاتە دەستکەنەوە بە کار و کاسبیکردنیش لەو فەزڵ و بەخشەی کە خوا ئەی بەخشێتە ئیمانداران ئێوەش هەوڵی بۆ بدەن یعنی جومعەکە ڕێگر نییە لە کار و کاسبیکردن و هەوڵدان جا فەرمێ واذكروا الله كثيرا لعلكم تفلحون ئەی موسڵمانان زۆر یادی خوا بکەن ئەگەر هاتوو تاوەکو سەربەرز و سەرفراز بن جا هۆی هاتنە خوارەوەی ئاەتەکان وەکو لە سەبەب نزولەکانە باس کراوە ئەفەرمێ کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتاری بۆ مسڵمانانەدا لەو کاتەشە وەکو گێڕاوەتەوە ساڵێکی گرانی و قاتی قوڕی و برسێتی بۆ خەڵک زۆر احتیاجی خۆراک بووە قەدەری خوا لەو کاتەدا کە پێغەمبەری خوا وتاری داوە بازر ینی کاروانێکی بازرگانی گەیشتۆتەوە ناو شاری مەدینە ئەوانش عادەتیان وا بووە کە کاروانەکە هاتۆتەوە و تەپڵیان لێدا و یعنی زۆرێک لە خۆشی و شادیان دەربڕیوە ئەوانە جا ئەفەرمێ کۆمەڵێ نەک هەموو مسڵمانان کۆمەڵێک لەوانەی کە لە جومعەکە بوون ینی پێغەمبەری خوایان بەو حاڵەتەوە بەجێش حاڵەتێکی ناخۆش بوو کە پێغەمبەری خوا وتارێدا و قسەی بۆکردن ئەوان بەجێیانێش و ڕۆشتن بەلای تەپڵ و بازرگانی ینی سەبەب نزولی ئەمایەتە ئەوەیە بەڵێ ئەوە بوو جا فەرمی ئەگەر کاتێکەوە بازرگانیەکە بێ یاخود له لعبێکە بێ وەکو ئەو تەپڵە انفضوا إليها وتركوك قائم بەرەو ڕووی ئەوە ڕۆن و تۆ لەو کاتە حاڵەتە جێ دێڵن فەرمی قل ما عند الله خير من اللهو ومن التجارة والله خير الرازقين يعني ئەوەی کە لای خوایە کە لەو ئەجر و پاداشت و خێر زۆر زۆر چاکتر و باشترە لەوەی کەوە ئینسان لەو کاتانەدا خەریک بێ بە بازرگانیەوە یا خەریک بێ بە لەهو لەعیب و گاڵتەکردن و ئەو شتانەوانێ بۆیە ئەفەرمێ ئاەتەکان بەو شێوازە تەوجیهی مسڵمانانی کرد کە واز لەو شتە بێنن لە کاتێکە کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتاری داوە نابێ بڕۆن بەو شوێنە دیارە لە ڕۆژی جومعە وەکو لە هەندێک ڕیوایەتە هاتووە ئەفەرمێ وەکو جەژنێک وایە بۆ مسڵمانان تاریقی کوڕی شیهاب خوا لێ ڕازی بێ ئەفەرمێ پیاوێک لە جوولەکان هات بۆ لای عومەر خوا لێ ڕازی بێ وتی ئەی ئەمیر المؤمنین ئێوە ئاەتێکە خوێنەوە لە کتێبەکەی خۆتانە ئەگەر ئەو ئاەتە بۆ ئێمە بەهاتایەتە خوارەوە بەڕاستی ئێمامان کرد بە جەژن و خۆشی و شادی اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا کەوا خوای پەروەردگار ئەفەرمێ ئیمڕۆ دینەکەم بۆ تەواوکردن و ڕازیم کەوا نیعمەتی خۆم بۆ تەواوکردن ڕازیم کە ئیسلام دینی ئێوە بێ جا عومەر خوا لێ ڕازی بێ فەرمی وەڵاهی من ئاگام لێ بوو لە چ ڕۆژێکە و لە چ کاتێکە هاتە خوارەوە ماتە فەرمی لە ڕۆژی عارەفەدا لە کاتی جومعەدا لە ڕۆژی جومعەیە کە پێغەمبەری خوا قسەیە کرد بۆ مسڵمانان ئەم ئاەتە هاتە خوارەوانێ کەواتە ئەمیش هەر فەزیلەتی جومعەی کە ئەو ئاەتە پیرۆزە کە ئاەتێکی گەورەیە بۆیە لە هەندێک ریوایەتدا جومعە بە جەژنی مسڵمانان ناوزەت کراوە و ناوهێنراوە و زۆر فەرمودەی تریش هەیە دەربارەی ئەوەی کە گەورەی ڕۆژی جومعە مامۆستا ئێمە باسی ئەنجامدانی نوێژی هەینی دەکەین بۆچی ئەم نوێژە دەبێت بکرێت ینی بۆ شێوازی کە هەیەی لە مزگەوتا بێ و تاری لەگەڵ بێ و بەڵێ جا دیارە ئەوە ئەگەر بێت و ئەبێت لەوە دەست پێ بکەین کە بەڕاستی حکمت لە ئەنجامدانی جومعە وەکو خوای پەروەردگار لە ئاەتەکە یعنی حکمەتی سەرەکی بۆ ڕۆشن کردوینەتەوە کە فەرمی فەسعوا إلى ذکر الله ینی بڕۆن بەرەو ذیکر و یادی خوا جا جومعە زۆر چەندەها زۆر لە عیبادەتی تێدایە نوێژی تێدایە یادی خوای تێدایە دوعای تێدایە قورئان خوێندنی تێدایە ئەمانە هەمووی یادی خوا و ذیکری خوان بۆیە ئاەتەکە فەرمووی هەدەفی سەرەکی و مەبەستی سەرەکی فەلسەفەی ئەنجامدانی ئەوەیە کە ئینسان بچێت بۆ ذیکر و یادی خوای پەروەردگار و دروشمەکانی خوای پەروەردگار بە گەورە بزانێ بەوەی بزانێکەوە ئەمە پێویستە لەسەر ئینسان جێبەجێی کا بە پیرۆزی بزانێ بە گەورەی بزانێ کەم تەرخەمی تەهاونی تێدا نەکا بۆیە ئەمە یەکەم با بڵێن حکمت لە ئەنجامدانی نوێژی جومعە
کە جومعە دیارە لە مانجی ڕەبیع الأول ساڵی یەکەم لە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتۆت مەدینە جومعە فەرز و پێویست کراوە لەسەر مسڵمان چونکە پێشتر مسڵمانان نەیانتوانێت بۆ شێوازە کۆ ببنەوانی و جومعە بکەن. دیارە لە دوای ئەوەش وەکو عەرزمان کردن دابڕان و واسێنان لەسەر قاڵبوون بە دنیاوە ئەگەر بۆ چەند ساتێکی کەمیش بێ خی پەروەردگار ڕاماندێنی بۆی کەەوە ئیتر پێویستە ئەگەر وەکو بڵێ بە تەمرین و ڕاهێنانیش بووە ئینسان واز لە سەرقاڵی بە دنیاوە بهێنێ بڕوا خەریکی ئەوەی کە جێبەجێکردنی ئەو فەرزی بەڵێ ئەو فەرزانی ملزمکردنی جۆرێک لە ملزمکردنی مسلمانانی پێوە نیە بەوەی کە دەبێت ئیلا لە کاتێکی دیاریکراودا ئێوە واز بێنن لە هەموو شتێکی تر تەنها یاد و زیکری خوا بکەن چونکە ئەگەر مرۆڤ یعنی بەدەست خۆی بێ هەمیشە پێی خۆشە لە بێبەرنامەی و لە چزانم یعنی بەڵێ ینی خۆی یەکێک بەبێ بەرنامەی بڕوا بەڵام ئەوە ملزمکردنە ئەو کات بەڵێ ناچارکردنەوە بێ ئینسان لەو کاتەیە لەو سات و وەختەیە ینی بەش کۆمەڵێک شەرت و مەرجی تایبەتی خۆی ئەم واجبە خواییە جێبەجێ بکە کە بەڕاستی مسلمانان فێری ئەواکە کە ملزم بن بە وەخت و کاتەوانێ گرنگی کات بزانن چونکە ئەگەر هات و کاتەکە تێپەڕی ئیتر جومعەکە ناکرێ بۆیە یعنی یەکێک لە ئەسرارەکانی و نهێنیەکان ئەوەی کە مسلمان فێری ئیلتیزامەکە بە کات و وەختەوانێ مسلمان کاتی بەلاوە گرنگە بۆیە ئەچێتە ئەو جێگەیە و لە کاتی خۆیدا فەریزە و ئەم واجبە خواییە ئەنجامەدا و لەم واجبە خواییشدا بەڕاستی چەندەها سیفەتی چاک بۆ ئینسان دروستە بێ یەکێک لەوانە بریتێ لە تەواضع و خۆ بە کەمگرتن ئینسان تێکەڵێ هەموو خەڵکا بێ ئەگەر کەسێک لەوانەیە لە ئیش و کارەکەی خۆیان لەوانەیە کەسێکی سەرۆت و سامان و دەوڵەمەند بێ کەسێکی کار بەدەست بێ هەر لە ئۆفیسەکەی خۆیان بێ لە نووسنگەکەی و دایرەکەی خۆیان بێ نەڕواتە ناو خەڵک تێکەڵاوی خەڵک نەکە بەڵام ئەم واجبە خواییە بە ناچاری وای لێکا بڕوە تێکەڵاو بێ لەگەڵ خەڵکا لەگەڵ خەڵکێکی هەژارە دابنیشێ لەگەڵ خەڵکێکا کە نەخۆشە دابنیشێ لەگەڵ خەڵکێکا کەەوە هاتوون ینی کەسی سادەی ناو کۆمەڵگاکەن لەوانەیە پلەپایان نەبێ سەرۆت و سامانیان بەو شێوازە نەبێ ئەم دابنیشێ لەگەڵیانە بۆیە ئەو ینی تەکەبور و خۆ بە گەورەزانینە ئینسان کەمەکاتەوە بۆیە ئەگەر سەرنج بدەی ئەگەر هات و ئەو کەسانی کەەوە کار بەدەستن برا گەورەی میلەت و وڵاتن کە بەداخەوە کەبیان لەوانەیە لە جومعەکانە ببینرێن ئەوانە ئەگەر بێن هامو شۆ بکەن هەم لە حاڵی ملەتیش حاڵیە بن ینی لەوانەیە جاریوا و ئینسانە چەند کەسانێکی تایبەتی خۆی ینی هەر دیوە جوانەکانی شتەکانی پیشاندن بەڵام حاڵی گشتی ملەتی پێ نەڵێن خەڵک چۆنە چیەکە خەڵک چۆنە ژی یعنی ئەگەر ئینسانێک بێ لەوانەیە لە شوێنی خۆیەوە بزانێ هەموو خەڵکی هەر دەوڵەمەند و سەرۆت و ساماندارە بەڵام کە دێتە سیرەکە لە مزگەوتی وا هەیە 100 کەس عەرەبانە و دەستگێڕ و ئیشوکاری هەیە ینی ئیشی متەواضعانەی هەیە ئەزانێکەوە خەڵکی حاڵی چۆنە وەلەو غورور و تەکەبور و خۆ بە گەورە زانینە دوور ئەکەوێتەوانێ هەروەها وەکو عەرزمان کردن لە حاڵی خەڵکیش حاڵی ئەبێت زۆر باشە چی لە حاڵەکان زۆر باشە ئەم نوێژە بۆ هەردەبێت لە مزگەوت بێ و لە ماڵ و شوێنی تر ناکریانی تایبەتە تەنها بە مزگەوت و بە شوێنیشی دیاریکراوە کە مزگەوتە بەڵێ خۆی واجباتەکانی ئیسلام هەندێکیان هەیە کە بە دەستە جەمعی بە کۆمەڵ جێبەجێکرێن ئەمی ژانی حکمەتی شتێدایتر ئەو شتە بە تەنیا جێبەجێ ناکرێت سایشێک لەوانە فەریزەی جومعەیە کە بە تەنیا ناکرێت ئەوە زۆر ئەحکا شتی تریشمان هەیە لە نوێژی جەماعەت فەریزەی حاج و جیهاد و تێکۆشان لە پێناوی خوادا ینی ئەم شتانە پێویستی بە هاوکاری و کۆبوونەوەی مسلمانان هەیە بە تەنیا ناکرێت کەواتە ئینسانی مسلمانان با بڵێن هیچ چارێکیان نییە لەو شتانەیە ئەبێ کۆبن بەیەکەوە بن ینی حکمەتەکەی ئەوەیەکەوە بەڕاستی ئیتر خی گەورە بە تەواوەتی بۆ خۆی ئەیزانێ بەڵام ئەوکو عەرزبانکردن زۆر شتی تریشی بۆ ئێمە دەرەکەوێت لەوەدا کەوە ینی کاری ئیسلام بە دەستە جەمعیە کرێ کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە تەنها خۆی بووە نەیتوانیوە ئیسلامەتی بە تەواوەتی جێبەجێکا بەڵام کاتێکەوە مسلمانان و خەڵکی لەگەڵە بن ئەو کاتە ئەتوانێ دروشمەکان و یاساکانی ئیسلام جێبەجێ بکە و هەتا بشکرێ بەڕاستی ئەبێ جومعە
ینی ئەگەر بکرێ لە شوێنێکە دیارە ئێمە قسە بۆ ئەم زەمان ناکەین و مامۆسایان وزانیان فتوایان لەسەر داوە کە تەعەدودی جومعەش ینی چەند جومعەیەک هەبێ هەر دروستە بەڵام خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەدینە تەنها یەک جومعەی کردووە چونکە جومعەکە بەڕاستی جومعە بریتێ لە باسکردنی حاڵی مسلمانان و چارەسەری ئیسلام و کاربەدەستان بۆی لەو کاتانەدا یعنی بۆیە ئەگەر تا ینی جومعەکە کەم بێ زیاتر ئەو کەسە لە حاڵی ئەو خەڵکە تێگا و ئەو مەسەلەی کە باسیەکە پەیوەندی بە خەڵکەکەەوە هەیە بۆیە پێغەمبەری خوا ئەستەم نییە ئەم حاڵەتە سلێمانی شارێکی گەهولێرە هەر شارێکی تر ینی ئەو خەڵکە جێگای نابێتەوە لە شوێن یانێمە کۆ بێتەوە نیەوە ئێمە عەزماکردمە حاڵە یانێمە هەموو ئیسلام لە بۆ هەموو حاڵەتی ینی یاسای خۆی هەیە بەڵە چارەسەری هەیە و دیارەگەر نەکرێ ئەویان ئەکرێت تەعەدود هەبێ وەکو ئێستا هەیە و ناکرێت لە شارێکی وایە کە لەوانەیە 300-400 هزار کەسێک زیاتر یا کەمتر نوێش بکە لەم شارەیە لە جومعە بکە بۆیە ئەمە ناکرێت لە مزگەوتێکە ینی زۆر مەحاڵە شتی وا بکرێ بەڵام بەسمان پێ ئەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ خۆی ئەوەی کردووە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەم سەرکردەی دینیەکە بووە هەم سەرکردەی دنیایەکەش بووە ینی بۆ نمونە بۆیە هەتا بکرێت جومعە ئەگەر ینی قوارێکی ئیسلامی و مسلمانانە هەبێ ئەبێ جومعە ینی کەسی کارژێری ئەو شوێنە ینی ئەو کەسی کە بەڕێوەبەری ئەو شارێ بەڕێوەبەری ئەو قەزایە بەڕێوەبەری ئەو شوێنەیە جومعەکە بکە بۆ چکە ینی دەسەڵاتی دنیاییشی هەیە ئەڵێ خەڵکی نە بڵێن بۆ نمونە ئەم شتە ئاواهیە عزێدانی مسلمانان جوانترکردنەوە دەدا جوانتر پەیامەکان دەگەێنێ خەڵکەکەش ملزەمە بۆی کە جێبەجێیکە بەڵام ئێستا مامۆستاکان ئێمە هەر ڕوونکردنەوەمان لەسەر بەڵام ناتوانین ئیلزامی خەڵکەین بەڵام کەسێک کە ئیدارەی شوێنەکەی بەدەسە ئەو کەسە ئەتوانێت ئیجراعاتیشان لەگەڵا بکە بڵێن بۆ نموناڵە خەڵکی فڵانە شت ڕێگاوبانەکان ناشرینەکە عەزەیتی خەڵکیەدا ئەبێ بەو شێوازە بێ خۆڵ و خاشاک لابدرێت لەسەر ڕێگا ئەگەر ئێمە ئاوا ئاگادار دەکەین ئاوا خێری هەیە و پێغەمبەر ئاوا فەرمی خۆی گەورە ئاوا فەرمێ بەڵام ئەگەر کەسێکی ژنێکی ئەوە ئێمە بۆ خۆمان کەسی خۆمان هەیە بەو شێوازە ئەتوانین لەو شوێنێکەوە دەسەڵاتمان تیا هەیە لە شارەوانیە هەر شوێنێکە کە پەیوەندی بەو شتەوە هەیە جێبەجێکە بەڵێ لەبەرەوە جومعە ئەبێ بە جەماعەت بکرێت مامۆستا تۆ ینی باسی جومعەی پێغەمبەرین بۆ بکەی عەلەیهی السەڵاتو وەسەلام ئایا پێغەمبەر وەکو ئەوەی ئێستا خەڵک ئەنجامیدا بە هەمان شێوە دەیکرد یان ئەوەی ئەو کاتە کردوێتی پەیوەندی بە سەردەمەکە هەبوو بۆ جیاوازی هەبوو لەگەڵەوە ئێستا بەڵێ دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێکە وەختی جومعە نزیک بۆتەوانێ هاتووە و سڵاوی لە ئامادەبووان کردووە و چووە لەسەر جێگەی تایبەتی خۆی کە لای مینبەرە بەڵێ لەوێ دانیشتووە و بیلالیش بانگی فەرمووە چوەتە دەرەوە شوێنێکە تۆزێ تایبەت بووە بە بانگدانەوە بانگی فەرموو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتارەکەی خۆی بۆ داون و ئەوەی کە پێویست بوو بێ بۆ دین و بۆ دنیای مسلمانان بۆی ڕۆشنکردوونەتەوە یعنی تر هاچی کە پێویست بوو بێ لە کاروباری دین ئەوەی کە خوای گەورە پێی ڕاگەیاند بێ ئەوەی کە پێویست بێ بۆ مسلمانان چارەسەری کێشەیەک بوو بێ شتێک دروست بێ لە ناو مسلمانانە مەسەلەیەکی هەبوو بێ کە ڕۆژ پێویست بوو بێ قسەی لەسەر بکرێ و چارەسەری بۆ دابنرێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی باسکردون و بیری ئامۆژگاری کردوون بە تەقوای خوای پەروەردگار لە خوا بترسن و دوورکەونەوە لە قەدەغە کراوەکانی خوا فەرزەکانی خوای پەروەردگار جێبەجێکەن و زۆر ڕێنمایی و ئامۆژگاری تریش زۆر باشە پیاوچاکانیش هەر بە هەمان شێوە ینی بە هەمان ڕیتم پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام گەورە پێشەوەیان نوێژی جومعەیان ئەنجام داوە دیارە بەڵێ بەڵامی تر بابی جومعەش وەکو عەرزمان کردن ینی هینێکی فراوان و وتاری تێدا ئەویشەکەوێتە سەرەوەی کە وتار بێژەکات شوێنێک وتارەکەی با بڵێن ئەنجامەدا چۆن ئەنجامێدایی وایە بە کورتی و پوختی ئەنجامێدایی وایە کەمێک بە توور و تەفسیلتر ئەنجامێدا یعنی ئەکەوێتە سەر قووەتی وتار بێژەکە و دیارە ئەم وەکو عەرزمان کردن حکمت لە ئەنجامدانی جومعە چەندانێکمان باس کرد ئەوەش کە وەکو عەرزمان کردن ینی زۆر شتی تریشی تێدا هەر دەسەکەوێ ینی حەزم کرد ئەوانش هەر بۆ مسلمانان باسکەین یەکێک لەوانە ینی بەجێهێنانی پەیوەندی خزمایەتی و دەستکەوتنی پاداشتە بەهۆی ئەوەی کە ئینسان لەگەڵ خەڵکی ترە مسافەحاکە تەوقاکە زەردەخەنەیان بۆکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیفەرمووە گەر ئینسان بەڕووی براکەشە زەردەخەنەیە بکە ئەمە
خێرێکی بۆ نووسێ دەیکەواتە برام ئەم ڕۆژگارە ئەگەر ئینسان لە ماڵی خۆی دابنیشێ نەچێ بۆ جومعەکان بەڕاستی ئەو خێرانەی لە چی سەچێ ئەنێم خێرانە پارەشی ناوێ سەرۆت و سامانی زۆری ناوێ لەوانەیە خزمێکی بینێ لەوێ پێویستیەکی هەیە بۆی جێبەجێ بکە بەواسطەی ئەمڕۆکە بەداخەوە ئەمڕۆکە چەندە تەکنەلۆژیا زۆر پێشکەوتەوە بەڵام بەشەر زۆر سەرقاڵ بۆ جاری وای پێی ناکرێ سەردانی خزمەکەی کا بەڵام لە جومعەکەی بینێ چاکچۆین لەگەڵەکە ئەحواڵە پرسێ چەند مسلمانی ترە بینێ زەردەخەناکە ئەوە ببێنە هەر موهیمە بەرەکەت و فەڕ بۆ ئەم ئینسانە کە لە بەجێهێنانی هەر گرنگەکەواتە لە نوێژی جومعەشدا مرۆڤەکان کۆنتاکت و پەیوەندیان لەگەڵێکە بە یەکتر ببین ئەوەش بەخۆی هۆکارێکی دیکەی ینی پتەوبوونی پەیوەندیەکانی نێوان فەردەکانی تاکەکانی کۆمەلگا بەڵێ ئارزمان کردن ینی جومعە بۆ خۆی بە جەماعەتە کرێ ئەبێ و خەڵکانە بێنە ئەوێ و ئەم ئینسانە کە خوای گەورە فەرمێ بڕۆن بۆ ذیکر و یادی خوا ینی زۆر حکمەتی تری تێدا ئەتوانی لێ هەڵەنجێنینکەوە ئەم ئینسانە لەوانەیە قەدەر وڵای ئەکسەر دابنیشێ لەکەت تەنیش کەسێکەوە دابنیشێ کە پێشتر قسەی لەگەڵان نەبووە ئێستاکە هەر یەکسەر دانیشتووە لەبەرەوە سەلامەکە دائنیشە نوێژەکەی کا سڵاوی لێکە لەوانێژ سەڵاوەکەی وەڵام داتەوە هەبێت هۆی ئاشتەوایی یا کەسێکە بینێ پێویستی بە هاوکاری هەیە هاوکاریە کرێ و ئەم خێر و چاکە و باشانە لەوەدا کە ئینسان لە ماڵی خۆی دابنیشێ و ئەم جومعانە نەکە ئەوە بەڕاستی ئەم خێرە گەورانەی لە چی سەچێەوە بەر ئەم ینی ترساندنەی پێغەمبەری شەکەوێ مامۆستا لەسەر چی واجبە هەر لەسەر پیاوان واجبیان لەسەر ئافرەت و لەسەر هەموو منداڵ و ئەوانەشی مسلمانێکی باڵغی عاقڵی نێرینە کە لە ساغ بێ و نەخۆش نەبێ و نیشتەجێی جێگاکە بێ ئەمە ئەو مەرجانن کە لەو ئینسانەیە هەبن واجبە جمعە بکە بەڵام ئەوانی تریانیم شەتانە ئەگەر ئەو گەر مسلمانە بێ و هیچ جمعە ناکە ئەگەر خوشکان جمعیان لەسەر نییە بەڵام ئەگەر جمعە شکەن شتێکی خراب نییە و لە زمانی پێغەمبەری خوا جمعە و جەماعەتیان کردووە و لەسەر منداڵ هەر واجب نییە بەڵام چاگوای ڕابهێنرێ لەگەڵ خوا بە شەرتێ مناڵی تەمیز یعنی ئەوەی کە لە سەر و 6 ساڵەوەیە ئەمە ببرێ بۆی کەەوە فێری ئەم دروشمە بێ و لەگەڵ مسلمانان تێکەڵ بێ و ڕابێ لەسەرکردنی ئەو نوێژە مامۆستا ئەوانەی کە نەخۆشن پیر و پەککەوتن ئەوان نوێژیان لەسەر واجبە دەوێ وڵی نەخۆش جۆری نەخۆشیەکە فەرقەکە ئەگەر نەخۆشیەک بێ نەکرێ ئەوەندە بمێنێتەوە لەو جێگەی دیارە ئەمە جمعی لەسەر واجب نییە ئەین ئینسانێکە پێویستی بەریعاتی دائیمیە پێویستیتی زۆر بچێتە سەر ئاو پێویستی ناتوانێت خۆی پاکاتەوە بڵێ ناتوانێت خاوێنی خۆی ڕاگرێ ئەو ماوەیە سەعاتێک یا جاریوە سەعات و نیوێک کەمتر زیاتر ینی ئەم ئینسانانە وەکووتمان نوێژی جمعە لەسەر کەسێک پێویستە کە لەشی ساغ بێ جاکە ئەو ئینسانە نەخۆش بێ و دەردەدار بێ خی گەورە لەسەری هەڵگرتووە یان کەسێکی ئەوەندە بە تەمەن و پیر و پەکەوتۆ کە ینی هەروەکو حسابی نەخۆش وایە ناتوانێ و یعنی لەوێ وەڕسە بێ و لەوانێ تووشی گرفت و تەنگژە و ناڕەحەتی بێ ئەمانە ظاهرەن جمعیان لەسەر نییە و ئەتوانن نەچن بۆ جمعە بەڵام بازێ نەخۆشی هەیە نەخۆشی ئاساین ئینسان زەختی هەیە و جارە لەوانەیە لە چەند ڕۆژێک جارێکا زەختی بەرز بێتەوە یا شەکرەیەکی دایمی هەیە یا خودت دەندێ ئازاری جومگە و ڕۆماتیزم و بازشتی هەیە کە زۆر بەردەوام لەگەڵ ئینسانە و ئاساییە ڕاهاتۆ لەگەڵیانە ئەم جۆرە نەخۆشیانە ئەبێ جمعە بکەن و هیچ مامۆستا سەبارەت بە سەفەر سەبارەت بە ئەنجامدانی سەفەر لە ڕۆژی جمعەدا بەرمونە ئێستا لە ئێستادانا بەڵام لەو کاتانێک کە کاتی گەشت و گەڕان و سەیر و سەفەرە ینی خەڵکان بەس ڕۆژی جمعە مەسەلەن مۆڵەتیان هەیەیان دەتوانن بستنە دەرەوەیان لەو کاتەدا پشووی لە دایرن لە شوێنێکن سەرقاڵی کارەکان بەڵام ڕۆژانی جمعە دەرفەتیان هەیە دەستنە دەرەوە سەبارەت بە سەفەر لەو ڕۆژانەدا سەفەر لە ڕۆژی جمعەدا بکرێ هەندێک سەفەر هەیەوە جیاوازە جاری وایە سەفەرەکە واجبە و هەرە بێ بکرێ و ئینسانە ئەنی ناچاریەوە بێ هەر بیکە بڵین بۆ نمونە سەفەری حەجە یا سەفەری عیلمێکە شوێنێکە و تیارەکەی لەو کاتەیە ئەڕوا لە ڕۆژی جمعەیە خۆ ناکرێ بڵێ کاکە من ناڕۆم جمعەم هەیە یا جمعە کاکەم یعنی ئەوە بابی ناچاری و هینە ئەویان جیاواز بەڵام ئینسانە بۆ خۆی ئەتوانێ سەفەرەکە دواب خا بۆ ڕۆژێکی تر ئەگەر بزانێت جمعەکەیە فەوتیر نابێ بچێ
و ئەو برایانش کە خوشک و برایانشە چن بۆ گەشت ئەبێ بچنە جێگەیە کە جومعەی لێ بکرێ نابێ بچنە شوێنێک کەوا جومعەکەیان بفەوتێ و دیارە زیادە ڕەویکردنیش لەو سەفەر و گەشت و هینانەدا و سەرقاڵکردنی ماڵ و منداڵ بە چەند جومعەیەکی زۆر و لەسەر یەک ئەمیش دیارە شتێکی ناپەسەندە لەبەرەوەی جومعە ئەو هەموو خێرە گەورانەی ئینسان تێدا دەسەکەوێ کە ڕەنگە لەو گەشت و سەفرە بەو شێوازە ئینسان خێر و چاکە یعنی سەفەری ئاسایی لە ڕۆژ جومعەدا نەکرێ باشە بەڵێ ئەگەر بتوانانی ڕۆژی تر بیکەی ئەگەر بتوانی ئەتوانی ڕۆژی تر بیکەی باشترە بەڵێ بەڵام ئەگەر جومعەکەشی نافەوتە هەر ئاساییە زۆر باشە نوێژی جومعە لە دەشتایی لە شوێنی دەشت و باخ و ئەو شوێنانە دەکرێت یان دەوێت لە تایبەتە بۆی کە بێت جومعە مزگەوت بێ و شوێنێکی دیاری کراو بێ بەڵێ وەڵاهی ئەوش بینی عولەمای زۆر لەسەرە بەڵێ فەرموون وا چاک و باش و دروستە کە لە مزگەوت تابێ ینی شوێنەکە وەکو ئیمامی شافعی فەرمێ شوێنەکە دێیەکی گەورەیە شارێکی گەورە بێ بۆیە فەرمێ نەبیسراوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەشت و دەرە جومعەی کردبێ کە پێغەمبەری خوا جار چۆتە دەریشەوە مەسەلەن 20 شەو ڕۆشتووە مەسەلەن کاتی وا بۆ 20 شەوی پێش چووە لە دەرەوە نەبیسراوە لەو کاتانەیە پێغەمبەری خوا جومعەی کردبێ جومعە زۆرتری بۆ شوێنی ئاوەدانی و نیشتەجێبوو نەکرێت زۆر باشە مامۆستا مسافر جومعەی لەسەرە یعنی مسافر ئەگەر وەکو عەرزمان کردی مسافریش جومعەی لەسەر نییە یعنی کەسێکە و سەفەری کردوێتە وڵاتێک و جومعە دێتە پێشەوە گەیشتوێتەوە جێگەیە ڕۆژێ دوو ڕۆژ پێش جومعە یعنی ئەتوانێت جومعەکەی نەکا واجب نییە لەسەری بیکات بەڵام ئەگەر بیشیکە خۆ هیچ ڕێگری نییە ئینشاڵڵا خێر و پاداشتی جومعەکەی دەست ئەکەوێ بەڵام ئەگەر نەشیکا بۆ نمونە ماندوو بێ و لە میوانخان و تێلەکەی خۆی بمێنێتەوە و نەچێ یا خەریکی ئەو هیچ کەڕاهێتێکی نییە نیەتی بەڵێ مەخصوصەتی هەیە نەچێت زۆر باشە مامۆستا سەبارەت بەوەی کە نەکردنی جومعەیە هەر مسلمانێک دەتوانێت چەند جومعە نەچێت ئەگە بە کارێکی ئاساییش بێ یعنی بەڵێ وڵی فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە چەند فەرمودە هەن یەکێک لەوانە فەرمودەیەکی حەسەنە کە مامۆستا ئەلبانی حەسەنی دانا خوا لێی ڕازی بێ فەرمێ احضروا الجمعة وادنوا من الإمام فإن الرجل لا يزال يتباعد حتى يؤخر في الجنة وإن دخلها ئەفەرمێ ئامادەی جومعە بن و نزیک ببنەوە لە وتاربێش چونکە فەرمی ئەو ئینسانە زۆر دوورەکەوێتەوە لە بەهەشت تاوای لێدێ ئەگەر بشتێتە ناوی زۆر بەدرەنگ تەخیرە بێ بۆیە لە صحیحی مسلیمە هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یعنی زۆر بە ئاهوشیاری ئاگاداری داوەتە ئەو کەسانە ترساندونی کەوا جومعە تەرەکەن فەرمی لينتهين أقوام عن وداعهم الجمعات أو ليختمن الله على قلوبهم ثم ليكونن من الغافلين فەرمووی ئەبێ وازبێنن ئەو کەسانە و مسلمانانە کە خۆیان بە مسلمان زانن وازبێنن لەوەی کەوا تەرکی جومعەیان کردووە بێنەوە بۆ جومعەکان تەرکی جەماعەتیان کردووە فەرمووی ئەگەر وان نەکەن ینی بەردەوام بن لەسەر ئەم کاریان ئەفەرمێ خۆی گەورە مۆر ئەدا لە دڵیان پاشانیش بەرەو بێ ئاگایی و غەفڵەتە ڕۆنجا ئیمامی نەووی خوا لێی ڕازی بێ فەرمێ الطبع والختم التغطية فەرمێ بریتێ لە داپۆشینەوەی کە فەرمێ وهو إعدام اللطف وأسباب الخير أفرمي أويك وإنسان سوز وبزي كما بيتو لطف ومرحمتي كما بيتو وأسباب وهكاركاني خيري لشيس أتشب ويا فرمي بمشي وازام إنسانا كأمانشي لشيس شو وردا وايلدي عبادته بنداتي كاني خوي بلاو جرينج نابت أم درشمانا لجمعة وجماعة وبانكو يعني دروشمەکانی ئیسلامی تەهاون تێکا کەم تەرخەمی تێداکە بۆیە فەرمێ ئەو ئینسانە بەرەو غەفلەتە ڕوا بەرەو بێئاگاییە ڕوا بۆیە لە دەلیل الفالحین فەرمێ ئەو ئینسانە وای لێ دێ كوا فلا يصير فيها تأهل لقبول الهدى ولا استعداد لتلقي الأنوار أفرمي من سنة وايلدي يعني قبولي هدايات يعني دلي وايلدي بشوازي شي وايلدي كوا قبولي هدايات نكا أهلتي أو كوا قبولي هدايات بكا أو أهلتي لشيز أتي و دلي وايلدي كأو نور روشناي كخواي جورا
بەهۆی جومعە و جەماعەت و فەرزەکانەوە دایناوە بۆ مسلمانان ئەو ئەنوار و نور و ڕووناکی و بەرەکەتەی لە چی سەچێت؟ مامۆستا نوێژی جومعە بە خۆت زانی نوێژی نیۆڕۆ 4 ڕەکعەتە بەڵام ئێمە کە نوێژی جومعە دەکەین لە کاتی نوێژی نیۆڕۆدایە کاتەکەی دەکەینەوە 2 ڕەکعەت دوو تارەکە ئایا بۆکۆ ئەوی بڵێ لە جیاتی 2 ڕەکعەتەکانە وەک گرنجیدان یعنی گرنجیدان بەوەی کە تۆ ئامادەبی بۆ وتارەکە نەکە تەنها بۆ نوێژەکە بچی و دوورکاتەکە بکەیت یعنی ئەوە تەواوەتی نوێژەکەی نییە کە تۆ هەم ئامادەی وتارەکەش بی و هەم ئامادەی وڵای جاەوە بەداخەوە زۆرە بینی لە مسلمانانی ئەم ڕۆژگارەیە ئیتر بە هەر هۆکار و بیانوێکەوە بێ عەلاکولین ئینسان لانی کەم لەگەڵ ئامادە ینی لەگەڵ بانگە ئامادە بێت چکەوە لە فەرمودەکانی هەیە کە فەرمێ باسی زووچوون بۆ زووچوون و خێرەکانی ئێمە باسی ئەوەکەین ئەم ئینسانە چەندێک ئامادەجی تێدایە ئێمە باسیەوە ناکەین بەڵێ مامۆستایانیش ڕەنگە کەم و کورتیمان هەبێت لەوەی کە وەکو وتارەکان وەکو پێویست نەبێت بەڵام بڵین لەوانەیە چەند مامۆسایەک هەبن وابن بەڵامی تر ئەمەش معنای ئەوە نییە کاکە وڵای مادەم ئەو مامۆسای وتارەکەی خۆش نییە ئەو وتارەکەی زۆرینە زۆر دوور و درێژە بەکەڵک نایە ئەم ئینسانە خۆی بدزێتەوە لەوەی کە درەنگ بچێ بۆ جومعە خۆی ئەم درەنگسوونە لە شیسوونی ئەو خێرانەیەکەوە عەرزمانکردن هەرەوەی کە ئینسان لەگەڵا ئەو کۆڕ و کۆمەڵای دائەنیشێ بەڕاستی ئەمە بێتە خەیر و بەرەکەت بۆی فریشتەکانی خوا چواردەوری ئەو خەڵکە کۆمەڵا ناگرن بۆیە بە مسلمانان ئەو خێر و فەزیلەتە گەوریان لە چیز نەچێ وا هەیە یا بەداخەوە یوامان هەیە لە ناو وتارەکانە خۆی بمبایلەوە خەریکە یوانە هەیە لەوانێ فەیسبوک بکە یعنی بەداخەوەەوە کە ئەم شوێنە شوێنیەوەی کە ئینسان خۆی یەکلایی کاتەوە بۆ عیبادەتەکە و بزانێ خێر و بەرەکەتیشی گەوری هەر دەستەکەوێت هیچ نەبێ لانی کەم ینی لەو دوعا و پارانەوەی کە مامۆستاکای کە خۆبراوانە دوعا و پارانەوە عیبادەتن و ئەو هەموو مسلمانە جەماعیشی لەگەڵ ئامینی جەماعی لەگەڵەوە ئینشاڵڵا ئامینی فریشتەکانیشی لەگەڵە یعنی ئەم دوعاکردن بۆ قبولی دوعاکان و دوعاکردن بۆ مسلمانان ئەمە هەر خۆی خەیر و بەرەکەتەوە ئینسان لی بێنیاز نەبێت زۆر باشە مامۆستا هەڵبەت بابەتی جومعە و بابەتی نوێژکردنی جومعە بابەتێکی فراوانە و قسە زۆر هەڵدەگرێ و پێویستی بە پرسیارکردنی زۆرە بەڵام ئەگەر بە خۆت شتێک مابێتت پرسیارکەی پێشەوەی من دەمەوێت پرسیارشکە بپرسەمەویش بە خۆت ئاماژێکی کورتت پێکرد بابەتی وتاردانی مامۆستایان زۆر جار کە خەڵک نەچێت لەو گەڕەکە سار بێتەوە لەوەی ڕوو بکاتە مزگەوتەکە سار بێتەوە لەوەی کە زوو بچێ سار بێتەوە لەوەی کە بە گەرم و گوڕی بچێ پەیوەست نییە بەوەی کە وتاری مامۆستاکە چۆنیەتی ئیستیعابکردنی ئەو هەموو خەڵکە لەو کاتەدا مامۆستا نەزانێت چۆن وەکو بڵێ وتارێکی پوختیان پێشکەشکە وتارێکی بابەتی بێ وتارێک بێکە لەگەڵ معاناتی ئەو خەڵکەدا بێ وتارێک بێ کە خەڵک ینی ویستی گوێگرتنی زیاتر هەبێ لە مامۆستا حتمما ئەو بەشێکی یعنی وەکو عەرزمان کردی سوچەکەی کەوێتە سەر شانی مامۆستاکە دیارە ئەوە و بابەتە لێرەدا ئێستا هین ناکرێت بەڵام بێگومانیشە بێ مامۆستای بەڕێزیش ئامادەجی بۆ وتارەکە تێدا و وتارەکەی بە پێی سونەتی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم بە پێیەوە نەبێ من چەندێک ئەتوانم ئێستا ئێمەم بەرنامەی جەنابەت ینی چەندێ مەجالمان هەیە ینی نیو سەعات سێ چارەک ئەو پەڕی مەجالمان هەیە قسەی تێدا بکەین نەک ئەوەندەی کە ئێمە شتمان حازر کردو و شت هەیە لە کتێبەکانە ئەگەر ینی لەسەری بڕی لەوانێ سەعاتێکیش تەواو نەبێ ینی بە چەند کات بۆیە مامۆسای بەڕێزیش ینی ئەتوانێت وەکو لە سنەتی پێغەمبەری خوادا هاتووە صلی الله عليه وسلم ینی وتارێکی کورت و پوخت و پڕمعنا و واکەوە ینی نە زۆر کورتێکی وا بێ کە ینی مەبەستەکە نەدا بەدەستەوە نە زۆریش دوور و درێژ بێ کە خەڵکی بێزار و وەڕز ببن و پەیوەندیشی بە ڕۆژگارەکە و هەبێ و ینی معانات و ئەو ینی ئیشوکاری خەڵکی چییە لەو ڕۆژەدا خەڵکی لە معاملە و هەڵسوکەوتەکەیانە پێویستیان بە چ ڕێنمایشی ئیسلامێ ئیسلام چی ڕێنمایەنەکە لە ڕۆژگارێکە کە قەیرانە لە ڕۆژگارێکە کە بوون و دەسەڵاتە لە ڕۆژگارێکە کە بڵێن بۆ نمونە غەش و فێڵ زۆرە لە ڕۆژگارێکە ینی هەر بە پێی هینەکە ڕۆژگارەکە چی پێویستە ڕۆشن کرێتەوە بە مسلمانە ڕۆنی کاتەوە مامۆستا تۆ بە خۆت لەگەڵ وتاری درێژ یان لەگەڵ وتارێک دای کە نسبەتێکی
ینی کاتێکی وەسەتیەت بێ بەڕاستی. والله جایتر کاک بەختیار خۆی ئیسلام لە هەموو شتێکە هاوسەنگی هەیە. جوانە. یعنی ئینسان هەر بچێتە سەر منبەرەکە و بە 2 دقە 2 کەلیمە بڵێ بێتە خوارەوە ئەویش ڕەنگە ئەوە نا مخیلە بە مەسەلەی وتار و هیچ خەڵکە هیچ حاڵی نابێت. بەڵام بەڕاستی پێدوانێ هەندێک مامۆستا هەیە وتارەکە زیاد لە پێ درێژی دەکاتەوە. حتمما یعنی بێگومان چونکە هەندێک شت هەیە ئینسان اختیاریە گوێگرتن لێسا و خۆشەویست و بەڕێزانی گوێ لە ئێماگرن اختیاریە کابرا توانێ هەستێ بڕوا دەستنوێژە بگرێتەوە توانێت گوێی لێ نەگرێت توانێت بیکوشێنێتەوە. بەڵام جومعە ئیلزامیە وەکو عەرز جەنابەت ئاماژەت پێکرد مسڵمان واجبە لەسەری نابێ ئەم وتارە جێبێڵە دەی کەواتە ئەبێ مامۆسای بەڕێزیش کارێکی وا بکە وتارەکەی وا نەبێت کە ئیتر خەڵکی خواخوای بێ زووتەوە بێ هەر خەیری سەیری سەعاتەکەی دەستی و سەیری سەعاتەکەی مزگەوت کە بەولاو بەولاو ینی وەکوی کە زیندانی کرابێ خواخوای بێ کە سەلام درایەوە دەرگاکە قەرەباڵغ خەڵک ڕاکە ینی وا نەبێ بە سەلیقە و بە هینی خۆی وتارێکی کورت و پوخت ینی درێژکردنەوەی وتار زیاد لە پێویست یەکێکە لە ئافات و بەڵاکانی وتار کە دیارەوە هینەکانی زۆرە خەلەل و کەم کوتەکان ناکرێسە ئێمە باسی ئەو مۆزوعەکەین بەڵام یەکێک لە ینی ئەو شتانی کە زەرد لە وتارەدا و تەنانەت لە وتاربێژیشەدا ئەو دوور و درێژکردنەوەیە کە پێویست نییە. دایکمان عایشە ڕەزای خوای لێبێ قسەیەکی هەیە دەفەرمێ قسە لەبیر دەباتەوە ئەگەر ئەو هەموو قسە بەسەر یەک دەهاتەوە و هەموو ئایەت و حەدیث و مۆعیزە و چیرە و کوشتانیان بۆ بجێڕێەوە ئەمە بۆ خۆی جۆرێک لەبیربردنەوەی خەڵکەکە نیانی لێ تێکەڵ نابێ. مەبەستمەوەیە تۆ لە وتارەکەدا ئاەتێکی دیاری کرا و یەک دوو فەرمودەی دیاری کرا و ئەگەر بەسەرهاتێک شتێکی کەم بێ ئەوە پوخت بێ وەکو بڵێ گوشراوتر و کۆکراوەتر نییە. بێگومان ینی وەکو ئەرزمان کردی شتەکە وابێ ئەو خەڵکە حاڵی بوو بێت چی بێ بڵێن بۆ نمونە ئەمڕۆکە باسی ئەو بوو ئێمە لە غەیبەت دوورکەوینەوە ئەو ئاەتە هەیە ئەو فەرمودە هەیە ئەم بەسەرهاتی خۆشە هەیە کە باسی ئەوەکە ئینسان لە غەیبەت دوورکەوێتەوە ینی خەڵکەکە شتێک حاڵی بێ بەڵام تۆ بینی باسی هەموو ئیسلامکەی زەحمەتە ینی ناکرێەوە هەموو باسە توور و تەفسیلە بێت. بەڵێ زۆر باشە. زۆر سپاس بۆ مامۆستای ئازیز و خۆشەویستمان مامۆستا یوسف مەحموود زانای ئاینی کە ئەمڕۆ لە بەرنامەی بە فەرمیوانمان بووی کاتمان گرتی و خوای گەورە خێر بنووسێ و پاداشتی خێری ئێوەش باتەوە دیارە زۆر شتی تریژ مابوو لە باسی جومعە بەڵام تر بەرنامە و کاتەکەمان هەر ئەوەندەیە. زۆر سپاس دەکەین. خوای پەروەردگار پاداشتی ئێوەش باتەوە و پایدارتان کا و بەرنامە و کەناڵەکەتان ئینشاڵڵا بەردەوام و سەربەر بێت و خوای پەروەردگار پاداشتی خێری گوێگران و بیسەرانیشمان باتەوە بە بەهەشت و سەربەرز و سەرفرازیان کات. ئەم فەریزەخواییە وەکو خۆی جێبەجێ بکەین و ئینشاڵڵا لە بەرەکەت و خەیرەکانی بێبەش نەبین ئینشاءڵڵا. زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش بینەران و بیسەرانی خۆشەویستی پێیان بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرین. خواتان لەگەڵ.